من لە ئەوەی کە بیست و من لە لیژنەکانانی هەروەکو هەر هەمووتان نەزانن و داکۆکی کەرێکی زۆرم لە سەربەستنی کۆنگرا و هەروەها ئەوەی کە بیستومە ئەوەیە کە دوا ئەکەوێ بەداخەوە تاکو ئێستش دڵنیانیم چکە هیچ لایەنێک بە ڕسمی ئیعلانی ئەوەی نەکردووە کە دوا ئەکەوێتم بەڵام ئەوەی کە ئەیبینین و ئەو خاوەیە و ئەو کێشانێک کە نازانم ینی ئەو 5 ساڵ ئەگەر نەتوانرا بکێشە دروست بکرێ پێم سیر بوو کە لە کۆتاییە بە پەلەپەل لیژنێک دروست بکرێت و بە تەمای ئەوە بن لە 3 ڕۆژە من داوا لە هەموو برادرانی یەکەتیەکەم بە تایبەتی ئەوانەی سەرەوە کە بەڕاستی حەق نییە ئەوەنە بترسن لە کۆنگرا یعنی شتێک نییە کە ئەوەندە ترس گرت بێتنی کە نەتوانن لە پاش 6 ساڵیش بیبەستن ئەوە بە ئەوان ئیعلانی کۆنگرە دواخستنی بکەن ئەنجا هەڵوێستی منە بینن دادەیە و هیوادارم باش بێت و بتوانێت بەشداری لە کۆنگرە بکات.